بینرانی بەڕێز لارکێکن سڵاوتان لێبێ 6 ساڵ بەر لە ئێستا کورد لە کۆبانێ بەرخۆدانێکی مێژووی تۆمار کردووە کوردی بە تەواوی جیهان ناسان بەوەی کە زیاتر لە 2 مانگ یاخود نزیکەی 3 مانگ بەرەنگاری داعش بۆ و نەیهێشت کۆبانێ و تەواوی ڕۆژاوای کوردستان ڕادستی داعش بکامەش مێژوێکی نوێ بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دژ بە چەتەکانی داعش کە تەواوی ئەوروپا و خۆرهڵاتی ناوەڕاست ترسیان لێنیشت و لەو نێوەندەشدا کە کۆبانەیە بەرخۆدانی کرد لە تەواوی باکوور و خۆرهڵاتی سووریا پشتیوانیەکان زیادی کردووە لە باشووری کوردستانیشەوە هێزی پێشمەرگا ڕەوانەی کۆبانێ کراو پێکەوە وەکو دەستێک بەرەنگاری دوژمن وەستانەوە. بۆچی لە دوای 6 ساڵ تاوەکو ئێستا کورد نەیتوانیوە وەکو کۆبانێ مێژوێکی تر بنووسێتەوە دووبارە دەستەکان یەک بگرنەوە بەرەنگاری دوژمن بۆستنەوە بۆ زیاتر قسەکردن لە سەر بەرخۆدانی کۆبانێ چۆن سەری هەڵداوە گەیشتە کوێ و چی وای کرد بەرخۆدانی کۆبانێ بەو شێوازە سەر بکەوێت. پلاتفۆرمی ئەمجارە تایبەتەکەین بە ساڕۆژی یاخود ڕۆژی جیهانی کۆبانێ. بۆ مەبەستەش میوانداریمان کردوە لە بەڕێزان هەریەک لە یوسف کوردی ئەندامی نوێنەرایەتی پێدە لە باشوور کاک یوسف زۆر بەخێر بێ. لیمان شوێژ نوێنەری کۆنگری ستار لە باشووری کوردستان بەڕێزیشتان بەخێر بێن. دڵسۆزانگەنە چالاکوانی مەدەنی لە باشووری کوردستان زۆر بەخێر بێ و نورشان حسێن نوێنەری ڕێبەبەری خۆسەری باکوور ڕۆژهەڵاتی سووریا لە باشووری کوردستان جەناویشتان بەخێر بێن. ئەنوەر بازگیر ڕۆژنامەنووس بەڕێزیشتان بەخێر بن. سەرەتا بۆ هەریەکێکتان مایک ئازادە چەند دەقەیەک لە سەر بەرخۆدانی کۆبانێەوە لەسەر ئەو ڕۆژە قسە بکەن. کاک یوسف فەرموو. زۆر سپاس بۆ پێدانی ئەم دەرفەتە و سڵاو لە ئێوەی بەڕێزیش و بەڕێزان لە میوانان و هەموو بینەرانی ئەرێنتیڤیش. وەکو بەڕێزشان ئاماژتان پێکریانی ڕۆژی جیهانی کۆبانی ڕۆژێکە کە تایبەتە بە بیرهێنانەوەی سەرکەوتنی شەڕوانان و سەرکەوتنی گەلی کورد بە تایبەتی لەسەر ذهنیەتی فاشیستی تیرۆریستی کە ڕێکخراوی تروریستی جیهانی داعش سەرکێشی دەکرد لە ساڵی 2014 لە سەردەمێکە کە سوپای نظامی وڵاتان تێک دەشکێنران و هەڵدەوەشیان لە بەرامبەر هێرشەکانی توریستانی داعشدا ئەوە کۆبانەی بووە بە خاڵێک و بوو بە سنگەرێکی قایم بەرامبەر تروریستانی داعش بەرخودانیشی زۆر گەورەی نیشاندا تا ئەو لەحزەی کە داعش لەو لەحزەیە تێشکێنرا و بوو بە سەرەتای تێشکاندنی ڕێکخراوی تۆرۆریستی داعش و چەتەکانی و تا ئەو لەحزەی کە ئیتر خلافەتی بەناو داعش و پایتەختی خۆی کە لە ڕقا بوو دوای ئەوە هەموو شوێنەکانی تریشی لە دەستدا چی لە سنووری دەوڵەتی سووریا و چ لە سنووری دەوڵەتی عێراق طبعاً پێش ئەوەش داعش لە هەموو شوێنەکانی تری ڕۆژاوی کوردستان شوێن بە دوای شوێنە تێک دەشکێنرا تا لە دوای جارشە لە ساڵی 2019 ئایتر بە تەواوەتی خلافەتی داعش تێشکێنرا و لەناو برا. ئێستاشی کە داعش ماوەتەوە بە شێوازێکی وەکو ڕێکخراوێک ماوە بەڵام دوایی کە لە ناوبردننی هەموو هێزێکی سەرزەمینی لە ڕۆژای کوردستان و لە باکوور وڵاتی سووریا لە ناوبردننی خەلیفەی داعش کە ئەبوبەکر بەغدادی بوو ئەمانە هەمووی ڕەمزی معنەوی بوون بۆ داعش هەموویشی سەرکەوتنە ئەم سەرکەوتنانەشی هەمووی بە دوای سەرکەوتنی کۆبانێ داهاتن یعنی ئەو سەرکەوتنەی کۆبانی نەبووە ئەو خۆڕاگریە گەورەی نەبووە ئەم هەموو سەرکەوتنایی تریشی چ لە ناو سنووری دەوڵەتی سووریا و چ لە عێراق بەدەست ناهاتن. جا ئەمەش لێرە ئەبێ سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدانی بەرخودانی کۆبانێ خەڵکی کۆبانێ خەڵکی ڕۆژاوی کوردستان خەڵکی تەواوی کوردستان کە بوون پشتیوان بۆ کۆبانێ چ لە باشووری کوردستان باکووری کوردستان کە بە مانگ لەسەر سنووری نێوان کۆبانی و باکووری کوردستاندا کە نەوبەداریان دەکرد و شەونەخۆنیان دەکرد پشتیوانی ڕۆژاوایان دەکرد ئەو هەموو گەنجانی کە چوونە ناو ڕزەکانی بەرخودان هێزی پێشمەرگە بەتایبەتی کە چوو بەشداری لە بەرخودانی کۆبانی کرد تر خاڵێکی وەرچەرخان بوو بۆ یەک ڕێزی کوردی بۆ جارێکی زۆر سمبولیکش بوو بێت
و زۆر بە پراکتیسیش بوو بێت ئەوە نیشانە بوو بۆ یەک ڕێزی تەواوی گەلی کورد بەرامبەر ئەو تروستانی داعش و ئەوە جارێکتیش سەلمان کە کورد چارەنووسی یەک چارەنووسە دۆزی یەک دۆزە ئامانجیەک ئاماجە و ئازادبوونیشی ئەگەر لە هەر پارچەیەک بێ ئەو ئازادبوونی پارچەیەکی تری کوردستانە بۆیە هەموو گەلی کورد تەنەت لە ڕۆژهەلاتی کوردستانیش بەشداریەکی زۆر هەبوو لە خۆپشاندان گەلی ئێمە هاتن لەسەر جادا بۆیە ئێمە وەکو خەڵکی ڕۆژاوی کوردستان بەتایبەتی ئەو بەرخودانی گەلی ئێمە و پشتیوانی ئەوان زۆر بەرز ڕدەگرین لە هەر شوێنێک بوو بێت پشتیوانی کۆبانیان کرد پشتیوانی ڕۆژاویان کرد ئێمە سڵاویان بۆ دەنێرن حرمەت نیشان دەدەن سپاسیان دەکرد و بەردەوامیشن بەردەوامیشن لە پاراستنی سەرکەوتنەکانی کۆبانی لە ڕۆژاوی کوردستان بۆی ببێ سەرکەوتن بۆ هەموو تاوای گەلی کورد نەک تەنها ڕۆژاوا لە هەموو شوێنی کوردستان بێت. درێژە بە قسەکان دەین بەڕێز لیمان فەرموو. سەری دسلااو و ڕێزی مەش بۆ قەنالی ئاریان تیV و تەماشەوانی بێ ڕاستیژی ینی ڕۆژی جیهانی ئێ کوبانێ ئەم دسەری دە حەمی هەڤالێک و دبەرخوادانا کوبانێ دە شەهید کەتن ئەمانە ببیرتینن گەلێ me ئێگو لە هەر چارپەرچەی کوردستانê گو ketin seferberiyê de û ji bo ku Kubanê nekeve her kes ket seferberiyê de em wana bibîrtînin dîsa hemî ew gelê menî êgo xwe li di Bakurê Kurdistanê de xwe ew têlê resin êgo dijmin xistin navbêna Rojava û Bakurê Kurdistanê de gu xelkê di wê rojê de sînor rakirin têl rakirin em wê berxwedana bihêbet a gelê me em silav dikin gelê menî ê li Kubanê bi rastî jî êgo li ber xwedan û nehiştin Kubanê bi tenê bimîne gerîla bi tenê bimîne em wan jî silav dikin û bibîrtînin di serî de berxwedana Kubanê gu Daeş tê şikand ew berxwedanaya şikandinê Daeş di Kubanê de ew ya bi fikr û felsefa rêber apo perspektîfê rêber apo wextê got Kubanê jî ji bona me xeta sor e lê hemberî daxuyaniyê Erdoganî got Kubanê wê bikeve û ket lê bersiva gelê Kurd û bersiva rêber apo di wê pêvejiyê de bi rastî got gelê Kurd li her perçê Kurdistanê kir yek û ne tenê li her çar perçê Kurdistanê em dikarin bibêjin berxwedana di Kubanê de tevayî yanî tevayî gelan kir yek her kesê got muşareke kir di wê berxwedanê de em tevayî bi rêz û bi silav em wan silav dikin û bi rêz bibîrtînin helbetê berxwedana Kubanê yanî pêveciyekî nû dest pê kir û rihekî nû ava kir di nava gelê Kurd de. دەستەکان خۆش بێت بەڕێز دڵسۆزانگەنە بەڕێستان دەستان خۆش بێ سپاس بۆ کەناڵی ئاریان تیV کە بەردەوام پێشەنگە لە بابەتەکانی بەرخۆدانی کۆبانێ بەڕاستی زۆر گرنگ بوو لە بەرەوەی کاری یعنی بەڕاستی بەرخۆدانێکی زۆر ئەوە بوو کە هەموو دنیای بە کوردی بە هەموو دنیا جارێکی کە ناساندەوە ئێمە دیمان کە خلافەتی داعش چۆن ئەیویست ڕۆژهەڵاتی ناوەڕاست داگیرکە لە ڕێی ئەوەی کە حکمێک بێنێتەوە سەر ئەرزی واقع 1400 ساڵ پێش ئێستا ئەگەر کاری لەسەر کرابێت ئەوە بوو کە ژن بە سەبایە بگیرێەوە غەزا بکرێت لە ناو وڵاتەکان بەڵام ئەوە بوو کە گەنجانی ئەوێ کۆبانی دژی وەستانەوە 2 مانگ بۆ 3 مانگ توانیان خۆیان ڕابگرن و بەجددی ینی زۆر کاریگەری هەبوو لەسەر سێ پارچەکەی تریش ئەوە بوو کە لە باشوور چەندین گەنجماندی بە پاڵپشتی و بە بەشداریکردن بۆ ئەو بەرخودانەوە هێزی پێشمەرگەش کە نێردرا بۆ ئەوێ و پاڵپشتی سێ پارچەکەی کوردستان یەکێک بوو لە هەر شتە گرنگەکان کە ئێمە لەوێ 4 پارچەین ئێمە کوردین ئێمە تا ئەمرین پاڵپشتی یەکترەکەین ئەمەی کە لە کۆبانی کرا کە بڵین گەورەترین
دەستدرێژی بوو کراسەر خەڵکی کۆبانی بەڵام خۆشببختانە شەڕڤانان و گەلی کۆبانی توانیان بەرەنگاری ببنەوە و بتوانن بڵێن مێژوە تۆمارکەن جارێکی تر کە کورد هەمیشە سەربەرزە هەمیشە بۆ پاراستنی خاک و نەتەوەی خۆی هەم جافیدایی ئەیات بەرامبەر بە دوژمنەکانی دەستەکانە خۆش بێت بەڕێز نوشان ینی ئێمەژی سەریدا ئەم ئەو ڕۆژە بەرخودانیە گەورە یاکو di Kobanêda li hember hêza terorîzma cîhanê ya Daeş ya ku hemû cîhan ketibû metirsiyekî mezin em wê rojê bi bîr tînin silavê me û hurmetê me û bîranînê me ji bo hemû şehîdên di wê rojê de an jî di wê berxwedaniyê de şehîd ketine em wan jî bi rêzdarî bi bîr tînin rastî jî girîngiya roja Kobanê ya cîhanê ev e yanî berxwedaniya ku li wir çêbûye berxwedaniyekî di mêjuya Kurdî de berxwedaniyekî bi awayekî rastî jî belkî tu cara wisa nebûye di hindir mêjuya Kurdî de ji ber ku hêzên YPG, YPJ, hêzên pêşmerge, hêzên gerîla bi yek sengerê bi hev re şer kirin. Yani çi qasî pêşengtiyê xelkê Rojava û seferberî bi giştî jî di hindir her çar parçeyê Kurdistanê de çêbûne heta şervanên internasyonalîst jî derbas bûne di hindir yani ji hemû welatên cîhanê xwastine li hember terorîzma Daişê di hindir Kobanê de şer bikin û yekîtiyekî netewî yê leşkerî hatiye avakirin di hindir Kobanê de ji bo wê jî roja Kobanê ya cîhanê girîngiyê xwe bi vê awayî derdikeve holê Kobanê hêşt ku Kurd di hemû dinyayê de werin naskirin bi hêzekî mezin bi îradeyekî xurt û Kurd dostan ji hindir cîhanê giştî qezenc bikin yani ji bo Kobanê em vê dibêjin ji ber ku rojekî bi giştî global di hindir cîhanê de li Kobanê were ragihandin ji bo Kurda rastî jî ev jî serkeftinekî stratejîk e mirov dikarî gelekî ji bo wê bixebite ji bo ku ême dizanin her tim gotine Kurd yani hevalên Kurda tune ji derveyî çiya lêbelê di Kobanê de ev gotin hat şikandin îdî hevalên Kurdan di hemû dinyayê de hatin çêkirin ji bo wê jî roja Kobanê ya cîhanê girîngiyê xwe bi vê awayî carek din em pîroz dikin û bi bîr tînin û hemû kesên û cîhatên ku di hindir Kobanê de şer kirine serketine wana bi rêzdarî bi bîr tînin دەستەکانە خۆش بێت کاک ئەنوەر بازگیر منیش بە نۆرەی خۆم سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی کوبانی و شەیدانی گەلی کوردستان لە ڕاستیە دوایەوەی کە ڕووداوەکانی بەهاری عەرەبی هاتنە پێشەوە لە 19 حوتی 2012 هەرێمی کۆبانی لە پاڵ هەرێمی ئەفرین و جەزیرە دروست بوو و دەستکەوتێکی گەورەی نەتەوەی نیشتیمانی بوو بەداخەوە دوایەوەی کە بە پلانژێڕی وڵاتانی ئیسلامی بەشێ لە وڵاتانی ئیخوانی و بەتایبەتی تورکیا بۆ تێکشکاندنی هەرێمەکانی ڕۆژئاوای کوردستان و پلانژێڕی دژی باشووری کوردستان لە کاتێکا لە حوزەیرانی 2014 داعش پەلاماری مووسڵیدا و جینایەت و قەتڵعامی گەورەی خوڵقاند بەرامبەر خەڵکی سیڤیل و خەڵکی مەدەنی لە 15 ئەیلولی 2014 بە هەمان شێوە پەلاماری ڕۆژاوای کوردستانەوە بە تایبەتی کۆبانیدا و ئەو بەرگری و بەرخۆدانی کە لەوێکرا دەرەنجامی پشتیوانی کۆمەڵگای نێودەوڵەتی وەرە دەرەنجامی قارەمانێتی و بەرخودانی سەدا و ڕۆڵی ئازای هێزەکانی یەپەگە و یەپەژە و هێزەکانی پێشمەرگە و گەریلا ڕۆڵی گەورەی هەبوو لە یەکێتێکی نەتەوەیی و دەرەنجامی ئەو خۆڕاگریەوانە بینیمان کە لە 28 هێزی پێشمەرگەی کوردستان بەشداری لە بەرخودانی کۆبانێ کرد و خۆشبەختانە
لە 26 کانونی دووەمی 2015 بە تەواوی کۆبانێ ئازاد کرا. ئەم بیۆگرافیان بۆیە گێڕایەوە کە ئەمە بریتە لە مێژوویەشی کەم بەڵام دەستکەوت و سەرمایەشی گەورەی ئینسانی و شۆڕژگەڕی و بەرخوردان بۆ گەلی کوردستان. لە ڕاستیە ئەتوانم بڵێم کۆبانێ هەم لینینگرادێک بوو بۆ خۆی، لینینگرادێکی کوردستانی بوو لەسەر دەستی هێزەکانی یەپەگە و یەپەژە و لە هەمان کاتە ئەوەی کە هاوکاری شموتی بوو بە ئەوەی کە پشتیوانێکی ئینتەرناسیۆناڵ لەسەر تاسەری دنیا چ لە ئاستی نێونەتەوەیی لە ناویچێتی ئەوروپا وڵاتانی تەنانەت ئەمریکای لاتین و ئەفریقاش بۆ پشتیوانی لە کورد و کۆبانێ دروست بێ و چ لە ناو هێزە چەپە هێزە چەپەکانی ئەنتەرناسیۆناڵی جیهانی بەشێکیان لەو بەرخوردانە شەهید بوون. لە ڕاستیە کۆبانێ چەنە دەستکەوتێکی گەورە بوو و چەنە قارەمانێتی و بەرخودانی گەورە بوو کە لە ڕابردوو ئێمە ڕوویدا لە هەمان کاتە ئێمە شایەدی ئەوەین کە ئێمە داهاتوو ئەم قوربانی و بەرخودانە ئەبینینەوە بەڵام لە هەمان کاتە ئێمە لە ئایندەش ئیمکانی هەیە لە بەردەم گروپی تیرۆریستی داعش بەرەی نووسرا گروپهای تیرۆریستی ڕادیکاڵی ئیسلامی بین کە چارەنووسی کۆبانێ ئانویستی لێ بکەن و لە داهاتووشا لە دوای کۆبانش بینیمان سەبارەت بە چ لە گرێسپی چ لە ئەفرین کە ئەم گروپە تیرۆریستیانە بەشێکن لە ئەنجێندای دەرەکی و لە ئەجێندای تورکی بۆ جێبەجێکردنی مەرامەکانیان بەڵام لە هەر حاڵدا کۆبانێ پەنجەرەیەکی تازە بوو بە ڕووی دنیا و تەنانەت نەکەوەی کە هەستی نەتەوەیی و نیشتیمانی خەڵکی بەهێز کرد لە کوردستان و لە دەرەوە لە هەمان کاتا سەرنجی خەڵکێکی زۆری ئەوروپی و خۆراوایی و ڕەگەزی جۆرا و جۆری جیهانی سەرنجی بۆ ڕاکێشا کە گەلێک لە خۆرڵاتی ناوەڕاست قەتڵ و ئامەکرێ و گەلێک بە بیانووی جۆرا و جۆر ئەیانەوێ ناستانبێ بسڕنەوە گەلێک لە بەرامبەر گەورەترین گروپی تیرۆریستیە کە تەنها لە ماوەی چەند سەعاتێکە مووسڵی داگیر کرد و توانی بەرەنگاری بکە و کۆبانێ نەکەوێتە ژێردەستی و لە هەمان کاتیشا دوجار لە ژێردەستی ئەم هێزانە و ئەوانەی کە لە کۆبانێ بەرخودانیان کرد مەسەلەن خەلیفە و خەلافەتی ڕقەی داعش داگیر کرا و پاشەکشەی داعش ئەگەر قرار بێت داعش پاشەکشەی کردبێ یەکەم پاشەکشەی لە کۆبانێ بوو و کۆتایی پێهێنانی دەسەڵاتەکەشی لە شەردەستی هێزی پێشمەرگا و هێزی گەریلا و هێزەکانی یەپەگە و یەپەژە بوو. بەڕێی من کۆبانێ لە ناو مێژووی گەلی کووردا شانازێکی گەورەیە و لە ئاستی نێودەوڵەتیە سەرڕایەوەی کە ئێمە شاید یەوەین کە چەندین جار لەم بابەتانە لەم جینایەتانە بەرامبەر کوردکراوە بەڵام دەلالە لە بوون و مانەوەی گەلی کوردەکە بە خۆڕاگری و لە هەمان کاتە بەڕێی من کۆبانێ ئەگەر ڕووداوێکە لە ڕابردوو ڕوویداوە ئەگەرێکە لە داهاتووشا لەلایەن هێزە شۆڤێنیەکان و دوژمنانی گەلی کوردەوە ڕووبدا بەڵام لە هەر حاڵدا کۆبانێ بۆتە سەنگەرێکی مقاوماتی بە هێزەکانی هەر چوار پارچەی کوردستان و پشتیوانی هەموو خەڵکی کوردستان و پشتیوانی ئینتەرناسیۆناڵ و نێودەوڵەتی بەدەستێناوە بۆیە یەکێکە لە ڕەمزەکانی قارەمانێتی و سمبوڵی مانەوە و بەرگری نیشتیمانی و نەتەوەی. دەستەکانە خۆش بێت چمۆ لای کاک یوسف. کاک یوسف لە سەرهەڵدانی شۆڕشی کۆبانێ کە دوجار بە ڕۆژی جیهانی کۆبانێ ناسێنرا ئەگەر بپرسین شۆڕشی ڕۆژ ئاوا یاخود شۆڕشی کۆبانێ و بەرخۆدانی کۆبانێ چۆن سەری هەڵدا؟ سپاس بۆ پرسیارە. ڕاستی تەنها کۆبانی ئەگەر ئێمە باسی خۆڕاگری کۆبانەی بکەین لە شەڕی دژی داعشدا ئەوە بەس نییە بۆی پێناسەی دەستپێکردنی کۆبانەی بکەن بۆچی کۆبانەی بە تایبەتی بوو بە ڕەمزێک بۆ تێکۆشان و خۆڕاگری و سەرکەوتن. ئێمە بگەڕینەوە سەرەتای دەستپێکردنی شۆڕشی ڕۆژاوی کوردستان ئێمە تەماشا دەکەن کە لە کۆبانی بە تایبەتی کە لە 1970 مانگی ئابی 2012 سەرەتای ڕاگەاندنی شۆڕشی ڕۆژئاوا بوو کە لە ڕۆژاوی کوردستان بە 19 تیرمەهێ دەناسرێت 19 تەمووز عەفوەن کە ئەو شۆڕەشە کە لە ڕۆژاوی کوردستان سەردا ئەو کاتە پریسکەی ئاگری لە کۆبانەی دەستی پێ کرد و لە کۆبانێ یەکینەکانی پاراستنی گەل یەکەم جار ڕاگەێنرا یەپەگە
ئەمانە هەمووی پاشخانەیەک بوو هەمووی دەوڵەمەندیەک بوو بۆ وەکو کۆبانێ و هەم بۆ هەزر و بۆ کەسایەتی و بۆ وەکو سمبولێک بۆ ڕۆژای کوردستان دەناسرا ئەمانە هەموو لە بەرچاوی شۆفینیەکان و لە بەرچاوی توریستەکانە هەمووی لە بەرچاوی ئەوان بوو چونکە کۆبانێ ئەگەر تەماشای نەخشەی جوگرافی ڕۆژاوی کوردستان بکەن کۆبانێ دەکەوێتەوە ناوەڕاست اینجا تروستان وایان دەزانی بە داگیرکردنی کۆبانێ و شکاندنی شکۆی کۆبانێ ئەو کاتە دەتوانن ڕۆژای کوردستان پارچە بکەن و بە ئاسانی هەردوو لایەکەی تریشی داگیر بکەن بۆیە کۆبانێ شوێنێکی نەک تەنها شوێنێکی گرنگ بوو تەنها شوێنێکی زۆر ژیانی بوو استراتیژی بوو بۆ گەلی کورد لە ڕۆژای کوردستان بۆی بە ئێریشکردنی سەر کۆبانێ دەیانویست بە ئاسانی پارچە بکەن و بە ئاسانی هەردوو لایەکەی تریشی ڕۆژای کوردستان داگیر بکەن خاڵێکی تریشی گرنگ هەیە ئێمە بگەڕێنەوە سەری ئەگەر شیکاریەکی تریشی بۆ بکەین ئێمە دەزانین لە ساڵی 2014 کە ئەو کاتێک کە داعش هێرشی کۆبانی کرد لە باکووری کوردستان پرۆسەی ئاشتی هەبوو ئەوە معنی ئەو بوو کە نەئەبواە دەوڵەتی تورک پشتیوانی کە لە تیرۆریستان بکات دژی ڕۆژەوە پێویست نەدەکرد کە بەو شێوازە نزیک ببێتەوە لە دۆزی گەلی کورد هەم لە ڕۆژاوی کوردستان هەم لە باکووری کوردستان بەڵام ئێمە کە بینیمان کە لە کاتێک خۆڕاگری کۆبانێ و کۆبانەی بەو شێوازە بەسەر تیرۆریستاندا تێک سەرکەوت و تۆریستان تێک شکێنران ئەمە تورسێکی لای دەوڵەتی تورک خوڵقاند لەبەرەوەی کۆبانێ بوو بە هەوینی یەکیتی نەتەوەی گەلی کورد کۆبانێ بوو بە هەوینی سەرهەدانی ناسنامەیەکی تازەی گەلی کورد لە ڕۆژلاتی ناوەڕاستە کۆبانێ بوو بە هۆکاری کرانەوەی هەموو پایتەختەکانی خۆراوای دنیا لە بەرامبەری گەلی کوردە بە تایبەتی کە ئیتر دوای ئەوە سەرکردەکانی کورد لە کۆشکی ئلیزیە پێشوازیان لێکرا و لە چەندین پایتەختەکانی دیری دنیا ئەمە هەمووی بوو بە مای ترسێکی زۆر بۆ دەوڵەتی تورک دوای ئەوە دەستی کرد بە پرۆسی تێشکاندنی پرۆسی ئاشتی و هێرشکردنە سەر گەلی کورد و زیندانیکردنی سیاسیەکان و ئێریشکردنە سەر هێزەکانی گەریلا تێکدانی ئەو پرۆسەیە بە هەموو شێوەیەک بۆیە ئەمە تەماشا دەکەن کە کۆبانێ هەم بوو بە سەرکەوتنی مەزن بۆ گەلی کورد هەمیش بۆ ترسێکی گەورە بۆ نایاران بۆیە ئەوان تەماشایان کرد کە کورد بەردەوام بێت لەسەر سەرکەوتنەکان و دەستکەوتنەکان بە ترسیە لەسەر مانەوەی سیستەمەکانی خۆیانە بۆیە دەستیان کرد بە تێکدانی ئەو پرۆسەی کە لە ئارەدا بوو دەبواە ببێت بە مایەی سەقامگیری و ئاشتی لە خۆرهڵاتی ناوەڕاست بەگشتی خاڵێکی تر هەیە کۆبانێ ئەوەی گەر ئەو بەرخۆدانە نەبووە ئەو هەموو پشتیوانیەشی بۆ گەلی کورد نەدەبوو ئێستا لەبەرەوەی دوای تێپەڕبوونی 3 ساڵ بەسەر کێشەی ناو سووریا بەگشتی و ئەو شەڕ و ئاڵۆزەی کە هەبووە و سەرهەڵدانی گروپە توریستیەکان نەک تەنها داعش نوسرا و گروپە رادیکالیەکانی تری هێشتا نەبوو بە فاکتەرێک بۆ دەستوەردان و بۆ چوونە ناو کەیسی سووریا بەگشتی بۆیە کە تەماشایان کرد ئەو وڵاتانی خۆرئاوا بە تایبەتی وڵاتانی ئیخوانی وەکو کاکەنۆر باسی کرد و وڵاتانی خەلیج و وڵات ئەمریکا و CIA کە پشتیوانی گروپە بنا ئۆپۆزیسیۆنەکانی سووریان دەکرد کە تەماشایان کرد ئەو هەموو پشتیوانی و سیلا و پارە و پشتیوانی کە بۆ ئەوان پێشکەش دەکرد بوو بە مای دەرکەوتنی گروپە تیرۆریستیەکان و بوو بە پشتیوانیەک بۆ ئەو فکرە رادیکالیە کە ئیتر والی هاتوو هەموو ئەوروپای هارەسان کردبوو سەرهەڵدانی هێزێکی تازە بڕوای بە دیموکراسیەت هەیە بڕوای بە مافی مرۆڤ هەیە بڕوای بە مافی ژن هەیە بڕوای بە یەکسانی ڕەگەزی هەیە بڕوای بە مافی مرۆڤ و هەتا دوایی کە ئەو نرخانایە هاوبەشە لەگەڵ وڵاتانی خۆرئاوا و دنیای
پێشکەوتوو بۆیە دەرکەوتنی هێزێکی ئاوا لەسەر زەمین و لە ڕۆژاوی کوردستان لە ناوجەرگی ڕۆژلاتی ناوەڕاست فاکتەرێکی زۆر گەورە بوو کە ئەوان زوو پشتیوانی بکەن زوو بێنەوە پاڵ ئەو هێزەیە بۆیە هاتنی هێزەکانی کۆالسیۆنی نێودوڵەتی بۆ پشتیوانی هێزەکانی یەپەگە لەو کاتەیە سەبەبی ئەوە بوو ئەو خۆڕاگریە بوو ئەو بەرخودانی کە لە کۆبانەیدا لەو بەتاوی ڕۆژاوی کوردستان هەبوو دەستەکانی خۆش بەڕێز لیمان چەتەکانی داعش کاتێکە هێرشیان کرد کۆمەڵە شوێنیان کرد ئامانج کە زۆربەی ئەو جێگایانی کە هەوڵی داگیرکاری و پاکتاوی ڕەگەزیاندا کورد بوون بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستان و لە باشووری کوردستانیش بۆچی چەتەکانی داعش بە تایبەت کوردانی ڕۆژاوە و باکوور و خۆرهڵاتی سووریان بە ئامانج گرت یانیش بۆ بەرخۆدانێ گود و کوبانێدە هاتکردن براستی بەری بەرخۆدانێ گود و کوبانێد و ئێریش لەسەر کوبانێ ببێ ئاساس شەرێ دەستپێکێ لەسەرێکانیە لێ دەری ئێریش و ئەوایاژیش وەک بێژێ حەمێزا دەولەتا تورکی ئێریش لەسەر سەرێکانیە چێبوون و دەحەسەکێ دشەر دەرکەت تلتەمەر شەر دەرکەت gelek cîha êrişê wan çêbûn û bi gelek grûpê êgo ketîbê nav cûr bi cûr li xwe kirin û êriş kirin û di wê demê hanê de ji xwe îca 2012 û şûn de di serêkaniyê de hin ê berpirsê meclisê ê serêkaniyê ji xwe li ser destê wan şehîd bûn di wê derê de yanî berxwedana ago herî mezin di serêkaniyê wan di dest pêkê de û ew grûp û tensîqiyatê êgo hebûn mere dikarîbû ji yanî li ser destê hêzên eskerî ewana bikarîbûn wan tasfiye bikin li serêkaniyê û li gelek cihê êgo şer lê çêbûn û bi vî şeklî ji xwe rejîm jî yanî rejîm jî li Kubanê dest pê kir Efrîn û li cihê din jî yanî hemen neman û li ser wêya jî em bêjin dikarin herêm êdî yanî gelê me dikarîbû li wê derê xwe birêxistin bike sazî û dezgehê xwe ava bike hêzê xwe nê eskerî ava bike û bikaribe ji bona got van destkeftê got hene got bikaribe biparêze helbetê îca bi YPG û YPJ bi damezrandinê wan ewana bergerî li em dikarin bibêjin li herêmê got di destê hêzê Kurda de û karîbûn wan destkeftê xwe biparêzin helbetê şerê gelekî mezin hatin kirin di tevayî Rojavayê Kurdistanê de li hemberî van grûpê ê çetekan û bi taybet jî li hemberî terorîstê ê Daeş şer hat kirin di yanî ev şeraya di Kubanê de êdî piştî Musil yanî şerê Reqa û Tabqa û Dêr Zor û li dîsa êrişkirina wanê yanî hêzê çetê Daeş li ser Musilê û yanî hemen artêşa Sûrî jî û a Iraqê jî di van herêma de têk birin û hemî çekê wanî ê gewre ketin destê wan de û bi vî şêwayî bi wê hêza xwe ev êrişê wan li ser Şingalê û duayê jî li ser Kubanê bi êrişekî gewre li ser Kubanê kirin em dikarin bibêjin yanî di wê derê de berxwedana a tevlî gewre bi rastî di Kubanê de çêbû û yanî hêzên yanî dewletên statokperest wekî di serî di dewleta Tirkî û dewletê din yanî dîtin got hêzekî de yanî di Rojavayê Kurdistanê de û gelek sazî û dezgehê xwe û hêzê xwe nê eskerî bi vêya jî de kirin armancê xwe êdî êrişî ser wê kirin êrişî ser vê hêza kirin dîtin got ev proje heger got lê li Rojavayê Kurdistanê pêk bê proja xweseriya demokratîk netewa felsefa netewa demokratîk
ئەوەیە وێژبوونا هەلبەت ژبوونا گەلانە لێ ژبوونا تەڤایی دەولەتێن دەسەلاتدار ژبوونا خەتەری لەسەر خۆ دیتن بوێژی مەسەلە ئێریشی لەسەر کوبانێ و کوبانێ دە یعنی هەگەر گو دوێ دەرێدە وەکی گو ئەردۆغان دگۆ وێ بکەوێ و کەت ئەما سەریژی ینی هەمی هەواڵانەژی ئەوە نەرینی خۆدە ینی کوبانێ بێ ئەو بەرخەدان و ڕحێ نەتەوایەتی ئێگو دکوبانێ دکۆم بوو و ئەڤایە بوو پارە تەوایی جیهانێ و هەر کەس هات لێ دەرێ دە بەرخەدانێکی پرمەزنگ کرد دوێ دەرێژی دە ڕاستی ئەو ڕحایا پێڤەژوویە گو دشەرێ کوبانێ دە ئەم دکارم ببێژن وەیا مەترسیەکی گەلێکی مەزن لەسەر ینی دەولەتێن دەسەلاتدار و سەری دە دەولەتا تورکی ji bo wê jî yanî tevayî kedin hewildanê ji bona got yanî têk bibin vê hêzahane têk bibin vê projehane têk bibin êriş li ser wê hatin kirin belê ew yanî êrişê gubûn gîştin armanca xwe ne'a me got di Kubanê de êdî dest bi yanî bi rastî jî wekî tevayî gelê Kurd hêza got di Kubanê di derket di wê berxwedanê di derket û têkşikandina Daeş di Kubanê de bi wê rihê hanê guhat kirin û em dikarin bibêjin ew rihê got di Kubanê de di berxwedana Kubanê di derket rastî êrişekî îdeolojîk bû li ser Kubanê ji bona got gelê me têk bişikîne ew êrişekî îdeolojîk bû belê ew şervan û gelê me tegoşîna li beramberî vê êrişa îdeolojîk heger got ê me jî berxwedanekî îdeolojîk bi wê rihê hanê bi wê îstîratîjiya hanê heger got tev negeryanaya mimkin e menê nikarî bû di Kubanê de belkî em negîştana wê serkeftina hanê û ev grûbana têk bibranaya belê ê me jî berxwedanekî bi rastî li gorî berxwedanekî îdeolojîk bû bi wê rihê hanê û li gorî wê jî yanî berxwedanekî gelekî mezin û em dikarin bibêjin ji bo tevayî gelê Kurd ji bo hemî mirovatiyê êgo ji bona azadiyê tekoşîn dike ji bo demokrasiyê tekoşîn dike em dikarin bibêjin di wir de kombûyîna wê û dilê her kesî bi wê berxwedana hanê re bû û ew rihaya yanî rihekî zindû di tevayî cîhanê dixuliqan piştî salê yanî têkbirina rayl sosyalîzm û yanî ji nû vê berxwedanekî wa di tevayî cîhanê di derket yanî bû milkê tevayî cîhanê di Kubanê dikom bû û em dikarin bibêjin jî ew destek dayîna di her cihekî de ji bona gelê Kurd di Rojavayê Kurdistanê de li ser wê rihê hanê got grûpê terorîstî ê got têk birin dewleta nikarî bû têk bibiraya ji bo wê jî yanî îfadekirina tekoşîn û berxwedanê got Kubanê de bi rastî jî bi gelek tişta me re dikare wêya îfade bike û ew rihê got di nava tevayî cîhanê de derxist. دەستەکانت خۆش بێ بەڕێز دڵسۆز بەرخۆدانی کۆبانێ کە وەکو باسکرا کوردی بە تەواوی جیهان ناسان و ژنان پشکی شێریان بەرکەو لەو شۆڕشەیە کە بە پێشەنگایەتی ئارین میرکان کە یەکەم شەهیدی ژن بووە بە بەرخۆدانێکی بێوێنە توانی مێژوو بۆ خۆی و بۆ کورد بنووسێتەوە پێت وایە بەرخۆدانی کۆبانێ چۆن دەنگدانەوەی دروست کرد لە تەواوی جیهاندا ئێمە وەک ئەبینین کە گرنگترین کە لەوێ کرا کە شەروانانی ژنان کە توانیان ئەمەش تێک بشکێنن کە بەرامبەر بە داعش بوەستنەوە کە داعش خۆمان ئەزانین کە دروستکەری چ لایەنێکە و چێ پاڵپشتی ئەکا بۆ لە ناوبردننی بە تایبەتی کوردەکانیش ئێمە ڕاستە ئەمە ترسی هەیە لەسەر هەموو جیهان بەڵام ئەوەی کە زیاتر کە پەلاماری دەدا بەشە کوردیەکان بۆ زیاتر پەلاماری دەدا ئێمە دیمان کە چەندین شەهید و چەندین ینی کە لەوێ شەڕی ئەکرد ئەمەی لا نەبوو کە تۆ بڵێن
ئەم خاکەیان ئەم نەتەوەیان ئەم نیشتیمانە ئاید بچێ ئێمە کە سەردانی ئەمە وەکو نوێنەری باشووری کوردستانی وەکو ژنان سەردانمان کردن کاتێک کە باسییان کرد تەنانەت لەوێ فەرقیان پێ نەدەکردن کاتێک کە پەلاماری خەڵکەکەیان دەدا ئەوە بوو ئەو ڕۆژێک کە ئێمە لێ بووین بەرپرسێکی مەسیحی کە چ بوو بۆ هاوکاریکردن لەوێش شەهیدیان کرد ئێمە دیمان کە خەلیفەی عوسمانی عفۆن خەلیفەی داعش کە لە خەلیفەی عوسمانیەوە دروست دەکرێت کە ئێمە زانین چێ پاڵپشتێتی زیاتر ڕێگای بۆکردنەوە و زیاتر پاڵپشتی ئەکردن بۆ لە ناوبردننی ئەم ناوانەوە داگیرکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی ئەم چوار پارچەی کوردستان کە ئەگەر لەوێ سەرکەوتبە هەڵبەتا بەرەو باشوور و بەرەو بەشەکانی تریش ئەڕۆشت بۆ ئەوەی نەتەوەیەک لە ناو بەرێت ئەمەی کە دیمان شەرڤانانی ژنان زیاتر کە لێوە مقاومەیان کرد و بە هەموو دنیاشیان ناستان کە ئەمانە ئەتوانن و کار لەسەرەوە ئەکەن و خۆیان فیدا ئەکەن لە پێناوی ئەوەی کە نەتەوەیەک بژێت کە خاکێک داگیر نەکرێت کە بەڕاستی بەرخودانی ینی ئەنجام بدرێت و تەنانەت ئێمە وەکو ژنان کە لێروکانە کارمان لەسەرەوە کرد کە پاڵپشتیان بۆ پیاکەین و وەکو چالاکەوانان بەردەوام ئێمە لە سەرشەقام بووین بۆ پاڵپشتی ئەوان و ڕێپێوانمان ئەکرد بۆ ئەو بوو کە ئێمە بتوانین ئەم ئەگەر خۆشمان لێرە لە باشووری کوردستان بتوانین هیچ نەبێ پاڵپشتێک بین بۆ ئەوان لەوێ ئەگەر ئێمە نەتوانین بەشداریش بکەین لە شەڕەکە بەڵام ئەتوانین پاڵپشتێک بین بۆی ئەوان بتوانین زیاتر بەرگری بگرن لەوەی کە بەرامبەریان کراوە 2 مانگ بۆ 3 مانگ شتێکی کەم نییە کە توانیان ئەوان سەرکەوتن بەست بەدەست بێنن و دیمان کە چەندین شەهیدمان هەبووە چەندین لایەن یعنی بەڕاستی هاوکاری ئەم داعشانەی ئەکرد بۆ لە ناوبردننی کورد و هەموو ئەو مەسەبانەی ئەو نەتەوانەی کە لەوێ هەیە بۆیە من وەکو ژنان لێروکانە وەکو ژنێک وەکو چالاکەوانێک باس لەوە ئەەکەین ئێمە کە هەموو کاتێک پاڵپشتی و ئەوان بووینە و هەروەها ئەم بەرخۆدانە توانی هەموو جیهان بە هەموو جیهان بناسێنێت کە گەورەترین سەرکەوتن بوو دوای یەک سەرکەوتنی تیشمانە بوو کە کوردی بە جیهان ناسی ئەو بوو کە لە ڕێی بەڕێز مامجەلالەوە بوو کە توانی کورد بە هەموو جیهان بناسێنێ ئەمە دووەم جار بوو کە بڵێن نەتەوەیەکی کورد هەیە کە ینی ئەوەسێتەوە بەرامبەر هەموو زوڵم و زۆرداریە کە بەرامبەرمان ئەکرێ دەستەکانت خۆش بێت بەڕێز نوشان لە کاتی هێرشەکانی داعشدا بۆ سەر کۆبانێ ئەگەر بەرخۆدانێکە ئەنجام بدرێگە کورد بە یەکدەست دژ بە داعش و بەرامبەر بە چەتەکانی و هاوکارەکانی نەوەستایەتەوە داعش بە پێچەوانەوە سەر بکەوتایە مرۆڤایەتی چ زیانێکی بەرەکەوە چ زیانێک بەرخۆڕڵاتی ناوەڕاست دەکەوت سەریدا دەوێ مرۆڤ باش ناس بکە و داعش هێزێکی هاتیە چێکردن ینی ji aliyê em bêjin destpêkê da ji aliyê dewleta Tirk ya ku dixwazê serweriya xwe li seranserî rojhilata navîn çê bike yanî bi zihniyetekî dîktatorî bi zihniyetekî faşîzm bi zihniyetekî hegemoniya li ser cîhanê û têkbirina yanî îradeya rojhilata navîn ya ku dixwazê azad bijî dixwazê ji sîstemên xwe yên dîktator xilas bibe û îradeya gelan yanî li hember îradeya gelan Daeş hatibû çêkirin û hatibû fînansekirin û ji aliyê yanî her kes îdî dizane ku wesaîq hene yanî her tiştên ku di dunyayê de hatiye keşifkirin ku dewleta Tirk bi awayekî rast û xwe Daeş him çêkiriye him fînanse kiriye û him jî hêzên din yên cîhanê destek daniye ji bo wê jî ew heger serkeftina Daeş li hundir kobanê bihata çêkirin wê niha yanî me nikarîba li ser Kurdistanê bigiştî jî biaxiviya me nikarîba behsa Kurdan jî bikira me nikarîba behsa azadiyê di hundir rojhilata navîn da bikira zaten wê hemû Kurd di nav da başûrê Kurdistanê jî wê biketa bin têkbirinekî zor mezin wê bi mirovahî yanî Daeş wê dawiyê da em dizanin ku hêzên mezin ji bo ku yanî
دهندر ڕۆژهڵاتە ناویندا خەریتەیە خوا پێک بینن یعنی تەرۆریزمێ پێش دخینن آنجی فینانسە دکن وەک مەسەن میناک ئەم بێژن ئەلقاعیدایە بۆکۆ حرامە ئەم بێژن gelek yani çeteyên ku bi vî awayî kar dikin Usame bin Ladenê mesela gelek him kesayet hene him jî rêxistin hene ku terorê belav dikin û bi awayê ku terorê hêzê gelan û îradeya gelan têk dibin. Ew wê ji destê wan jî biçiya wê derbasî Ewropa jî biba wê derbasî yani wê hemû mirovahî têkira bin metirsiyekî mezin. Ji bo wê jî dostên Kurdan çêbûn. Ji bo wê jî em dikarin bêjin di hundir Kobanê de ew berxwedaniya ku hatiye kirin ew nerazîbûna ku hatiye nîşandan ku yani teslîmkarî li hember Daeş çênebû. Em dizanin ku Daeş bi teknîkekî pir giran kete nav Kobanê de û bi awayekî pir hazirtîkî mezin jî jê re hatibû kirin û ji aliyê sînorê Tirkiye ve êrişekî bi menhecî hatibû kirin. Ji bo wê jî yani heger ew berxwedaniya gelê Kurd ya ku di hundir Kobanê de nehatiba çêkirin esas hêza koalîsyona navnetewî jî nedihat. Ji ber ku wê têk bahata birin û rejîma Sûriye jî temaşe dike tiştek nedikir û Kobanê wê biçiya û her tişt wê biqediya yani. Em dizanin ku hêza koalîsyona navnetewî di roja nehemîn de mudaxele kir yani piştî neh roj ya berxwedana zor gewre li hember ew hêzaya mezin pişra koalîsyon derbas bû. Yani piştî ku îdî xuya kir ku ev gel îradeya xwe pir xurt e li hember Daeş qebûl nake welatê xwe teslîm nake wê bi her awayî berxwedaniyê bike piştî wê dostê Kurda hatin çêkirin û heta bî gişt astê ku roja Kobaniya cîhanî hat ragihandin. دەستی خۆش بێت کاگەنوەر بەڕێزان باسییان لەوە کرد کە سەرجەم ئەو هێرشانی داعش کردوتی بە پلان کراوە باز لەوە دەکرێت کە پلانێکی گشتی هەبووە لە نێوان حزبی بەعسی لە ناوچوو و ئوردون و قەتەر و تورکیا و بارزانی کە تێیدا مووسڵ ڕادەست کرا لە خاکی عێراقدا و دواتر هێرشەکان ئەنجامدرا بۆ سەر تەواوی کوردان. بۆچی ئەو پلانانەدا ڕێژراوە بەرامبەر بە کورد لە تەواوی ناوچەکەدا و بۆچی تا ئێساش بەردەوامی هەیە؟ لە ڕاستیە خۆی دروستبوونی داعش جێگای پرسیارە بۆچی داعش لەو کاتەیە دروست بوو لە 2014 و بۆچی بەو هەموو ئینرژی و ئیمکاناتەوە هاتە مەیدان و بۆچی خاڵی گرنگی پەلاماردانی داعش و گروپە تیرۆریستیەکان دوو بەشی کوردستان بوو. ڕاستە سەرەتا پەلاماری مووسڵیداوە بەڵام ئەوەی کە جەنابەت باس کرد بەشێکە لە ئەجێنداکە کە لە ڕێگای پەلاماردانی مووسڵەوە و چۆڵکردنی لەلایەن سوپای عێراقیەوە فاکتەرێک بووی کە دەستی بگا بە چەک و کەلوپەلێکی سەرباسی زۆر و لە بیریشمان نەچێ یەکە لە هۆکارەکانی سەرکەوتنی گروپی تیرۆریستی داعش لە گرتنی مووسڵ و لە ئەوەی کە کردی بە ناوچەیەکی گرنگی خلافەتەکەی خۆی لەگەڵ ڕقەوەیەکە لە ڕاستیە ئەو ناوچانەی کە ناوچەی پڕنەفوزی سنین نیگەرانی زۆریان هەبوو لە هەژمون و هەیمەنەی دەسەڵاتی شیعی لە ماوەی چەند ساڵی ڕابردووی حکمی ئەوان و لە بێمافیەکانیان و لە سەرکوتی ڕابرە سەرکردە سیاسیەکانیان بە جۆرێک و لە هەمان کاتیشا تەواو بێئومێد ببوون لە سەرکردە سنیەکانی ناو حکوومەتی عێراقی خەڵکی مووسڵ و ناوچە سنیەکان تەواو بێئومێد ببوون لە سەرکردە سیاسیەکانیان لە ناو حکوومەتی عێراقی پیان وا بوو کە خەریکی سازش و دانووسان لەسەر مافی شخصیەکانیان نەک لەسەر مافی کەمینەی سنی. بۆیە هەموو ئەو دوو فاکتەرە پاڵی نابەوەی کە خەڵکی مووسڵ خەڵکی ناوچە سنە نشینەکان بەتەنها لە مووسڵ نەبوو لە بەشێک لە شنگال و تا ئەگاتە ناوچەکانی ڕوومادی و تەنانەت ئەو خەتەی کە لە کەرکووکیشەوە ئاهاتەوە بۆ تکریت و دیالە داعشتیایە بە قووت بوو. ئەوانە بەڕێی منێکیان ئەو فاکتەرە بوو کە خەڵکی سنی هەم لە زەبر و زەنگی شیعەکان دەسەڵاتی شیعەکان و هەم لە ئەوەی کە نوێنەرایەتی سنەش ناتوان نوێنەرایەتی ئەوام بکەن بۆیە پەنایان بر بۆ حاڵەتێکی خراپی داعش کە بەداخەوە بۆ خۆشیان بوونە قوربانی. ئەوەیەکیان بوو. خاڵێکی تری ئەوگە لە کۆمەکی ناوچەیەی کە لەسەر
کوردستان هەبوو بەڕێی من یەکێکیان ئەوەیە کە پەیوەندی بە خودی کوردبوونەوە هەیە لەم منطقەیە و وڵاتانی داگیرکەری کوردستان بە جۆرە لە جۆرەکان هەمیان دەستیان لەم پیلانجێڕەیە هەبوو و بەشدار بوون لەم گەلە کۆمەکی یەکێکیان لە ماوەی ڕابردوودا دوو ئەزمموی سەرکەوتوو لە ناوچەکەیە با بڵێم بۆ کورد بەدیات و نێکیشیان ئەزمموی باشووری کوردستانە کە دوای 1990 و بە تایبەتی دوای ڕوخانی باس پێکاتوە دوو ئەزمموی دووەمیشان لە دوای ڕووداوەکانی بەهاری عەربی 2011 و لە دوای دروستبوونی کانتۆنەکان لە 2012 بە تایبەتی چه وڵاتانی داگیرکرد بە تایبەتی و بە تایبەتی تریش تورکیا نیگەرانە چ لە ئەزمموی باشوور و لە خۆشتان شایدی ئەوەن مەسەرەن لە دوای دروستبوونی ئەزمموی باشوورەوە بەردەوام فشاری لەسەر باشوور بووە بەردەوام هەوڵیدا و شەڕی ناوخۆ دروستکە بەردەوام تەرەفگیری لایەنەکانی کردووە بەردەوام بە بیانی بوونی گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستانەوە قەتڵ و ئامی خەڵکی باشووری کردووە پەلاماری ناوچە و گوندنشینەکانی داوە و ئێستاش کە دەرفەتێکی تر لە دوای ڕووداوەکانی بەهاری عەربی هاتە پێشەوە و لە ڕۆژاوای کوردستان کورتوانی کانتۆنەکانی خۆسەری دیموکراسی بەرقەرار بکە تورکیا ئەمەی بۆ نیگەرانی بوو وە پێی هەزم ناکرا ڕاستۆ خۆش نێتوانی پەلاماری ئەم ناوچانە بە حکومی کە لە ژێر کۆنتترۆلی نێودوڵەتی بە تایبەتی لە پشتیوانیکردنی ئەمریکا و فەڕەنسا و ناوچەی جێنفوزی ئێران و رووسیاش بوو بۆیە بیری لەوە کردەوە کە گروپی دروستی داعش لە پەلامارەکانی لە ناوچە سونی نشینەکان و باشووری کوردستانەوە جارێکتر بگوێزێتەوە بۆ ڕۆژاوای کوردستان بۆیە باشترین شوێنیش بوو ئەو کوێ بوو کۆبانێ بوو لە ڕاستیە پەلاماردانی کۆبانی بە تەنها پەیوەندی بەوە نییە کە هەرێمێکی خۆسەرە یەکێکە لە کانتۆنەکان بەڵکو بەشێکی پەیوەندی بە ناوچە جوگرافی و جیۆپۆلیتیکە گرێکی کۆبانیەوە بوو کۆبانی لە ڕاستیە کە بە تەنها 30 کیلۆمەتر لە فڕاتەوە دوورە و کۆبانی ڕاستە سەر بە مرکزی حەڵەپە 150 کیلۆمتر لەم شارەوە دوورە لەم ناوەندە گرنگەوە دوورە کە ناوچەیەکی پڕ ئەهمیەت و گرنگە و خودی خۆشی ناوچەیەکی جوگرافی گرنگ بوو مەسەلەن جگەلەوەی کە هاوسنوورە لەگەڵ هەرێمی ئۆرفا لە باکوور و هاوسۆزی و ئەتفێکی گەورە لە نێوان هەردوو پارچەکەیە هەیە لە هەمان کاتە مەسەلەن لە باکوورەوە لەگەڵ تورکیا هاوسنوورە لە باشوورەوە لەگەڵ ڕقە هاوسنوورە لە ڕۆژهەڵاتەوە لەگەڵ گرێسپی و لە باشووریشەوە لەگەڵ منبەج و عەزاز و ئەوانە کە ئەمانە منتقەی جوگرافی گرنگ بوون و سنووریان بە تورکیا بوو و مای هەڕەشە بوون بۆ بە قەولی تورکیا مای هەڕەشە بوون بۆ سەر سنوورەکەی بۆیە هەرچی شوێنەکەیویت ئەو مەترسیانە لەو سنوورانە دوور خاتەوە و بتوانێت کۆنتترۆلی بکە و بە ئەجەنداکەی دوایشی شەڕەکانی قۆناغی دووهەمیشی بۆ سەرەکانی و گرێسپی یا با بڵم خۆناغی دووهەمی بۆ داگیرکردنی ئەفرین و خۆناغی سێهەمی بۆ سەرەکانی و گرێسپی بەشێک بوو لەو ئەجەندایە کە ئەویست بە تەواوی ئەو مەترسیانەی کە لەسەر سنوورەکانی تورکیان و لەسەر تورکایە دوور بخاتەوە و بەمە گروپی تیرۆریستی داعشی کردبوو بە خاڵێکی ترکە بۆ تورکیا جێگای نیگەرانی بوو ئەوەیە کە ئەنقەرە باشە زانێت لەوەی کە خۆی ئەوە وەکو بیانووە بینێ بۆی کە ئەوەی کە لە ڕۆژاوە ئەگوزارێ ئەوە ئەجێندای پارتی کرێکەکانی کوردستانە و ئەوەی کە لە کانتۆنەکان بەڕێوەچێ ئەوە هەژمون و هەیمەنەی پەکەکە و قەندی لە بەسەریەوە ئەمە لە ڕاستیە هەرچەندە واقعەتی تایە کە هێزەکانی خۆسەر هێزەکانی یەپەگە و یەپەژە و قەسە دەش نیانشادوتەوەکەوان لەژێر تەسیری ئیدۆلۆژی ئاپۆ و بەڕێز ئۆجالان و پارتی کرێکەکانی کوردستانن بەڵام پێیان وایە ئەو مافێکی تەبیعی خەڵکی کوردستانە کە کانتۆنێکی بێ خۆسەری هەبێ وەسەر بە هەر ئایدۆلۆژیا و بیر و باوەڕێک بێ بە نەزەری من کارێکی تەبیعیە بەڵام قسەکەوەی ئەوە بیانوویەک بوو بۆ تورکیا بۆی کە ئەوە هەژمون و هەیمەنەی پارتی کرێکەکانی کوردستانە لەوێ و سنوورەکان نەئارامەکە و مەترسیان بەڵام ئەمە نەک حقیقەتیتیانێ خۆ ئەگەر مەسەلەن خۆ پارتی کرێکارانی کوردستان لە تەرابلوس نییە لە لیبیا بۆچی پەلاماری لیبیادا خۆ لە ئیجە و یۆنان نییە بۆچی پەلاماری ئەوێدا خۆ ئێستا لە پاریس نییە پەلاماری فەڕەنسادا گرفتەکەوەیە کە حکوومەتی ئاردۆگان و ئاک پارتی لە ماوەی دەسەڵاتیان هەمیشە یەکیان ئەو خەونی هەژمون و هەیمەنیگەرانەوەی ئیمپراتۆرەتی عوسمانی و داگیرکردنی ناوچەکانی پاش کۆتایی هاتنی ئیمپراتۆرەتی عوسمانی و جەنگی جیهانی یەکەم و دابشکردن بە حەقی مەشروعی خۆی ئەزانێ دووەم لە ڕاستیە ئەو خۆنە شۆڤێنی و هەژمونگەرایی کە ئەکەپە و ئەردۆگان هەیەە بۆ داگیرکردنی بە تایبەتی کوردستان و خەوبینین بە تورکیا و مووسڵەوە و لە هەمان کاتچە ئەبینی کە کەوتۆتە بەر مەسەلەن نیگەرانی و ناڕزایەتی بەشێکی زۆری کۆمەلگای نێودوڵەتی تەنانەت لە چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی بڵاوبوونەوەی کاریکاتێرەکانی شارلی هیبدۆ لە فەڕەنسا
ئەردۆگانەیە خۆی بخا بخاوەنی ئەم مەسەلەیە لە کاتێکە هەدەفەکە گرفتەکەی ئەردۆگان گروتەکەی ئەنکەرە لەگەڵ فەڕەنسا ئەو گرفتانەیە کە ئەو بۆچوونانەیە کە فەڕەنسا یەکەم لە ڕۆژاوی کوردستان هێزی هەیە و ڕێگانە دەجارێشکە پەلامەری و نەوسانە بدرێت و لە هەمان کاتە لە ئاوەکانی دەریای سپیناوە ڕاست بەهۆی گەڕان بە دوای نەوت و غازێکی زۆرە ڕێگری بۆ دروست کردووە وە پشتیوانی لە قوبروس لە یۆناان لە لیبیا و هاوپەیمانەتێکیان هەیە لەگەڵ وڵاتانی منتکە بە دژی تورکیا قسەکەەوەیە کە کۆبانێ ئێمە لە کۆبانەوە توانین سەیری ئەوە بکەین کە هەژمون و هەیمەنە و داگیرکاری و مەترسیەکانی ئەنکەرە چەنە زۆرە لەسەر کوردستان زۆر باش و ئێستا ئەوەی کە لە باشوورێکە بەڕێی من درێژەی ئەو پیلانجیێڕیانەیە درێژەی ئەو هێرشانەیە بە جۆرە لە جۆرەکان هەیەوێ هەوڵەدا لە ڕێگای هێزێکی ناوچەی هێزێکی کوردی هێزێکی محلیەوە بەشێ لە ئاجنداکەی جێبەجێ بکە و ئەوێ بەهۆی داعشەوە مەسەلەن ئەزمموی ڕۆژاوی کوردستان لە ناوبەرێ بەڵام خۆشببختانە تا ئێستا مەسەرن نە کۆمەلگای نێودوڵەتی نەک لەسەر خەدنیە لەگەڵی پاڵپشتی ئەم ئەجندای تورکیا ئەنکەرە ناکە بەڵکو زۆریش دژێتی و لە هەمان کاتە خۆڕاگری و مانەوەی کوردە بەرامبەر ئەم هێرشە شۆڤێنیانەی تورکیا و بەشێکی لە وڵاتانی منتەقە بە نظری من هۆکاری سەرکەوتنە بەڵام گرفتێکەیە کاگەرز گرفتەکەەوەیە کە داخەوە نەبوونی گوتابی گوتار و یەک خطابی کوردی لەناو هێزە سیاسیەکانی کوردستان هەندێک جار چانسی ئەوەدا بە تورکیا لەم کلێنانەوە لەم شوێنانەوە بتوانێت دەخالت بکە و بە قازانجی خۆی ڕەوشەکە بەرێتە پێش و ئەزمونونەکانی باشوور و ڕۆژاوە بەهێزکە زائیفکە پەلاماری بدا و بگەڕێ بە دوای ئەڵتەرناتیڤی بەهێزکردنیانە زۆر بە کورتی چی بکرێ بۆەوەی کە ئەزمونونەکانی باشوور ڕۆژئاوا لە دەست دەچێت لە ڕاستیە گوتارێکی نەتەوەیی هاونەتەوەی بوون و کوالیسیۆنێکی نەتەوەی بوون ئەوەی کە 2013 وا بڕیار بوو کۆنگرەیەکی نەتەوەی لە باشوور لە نێوان هێزەکانی هەر چوار پارچە کوردستان پێک بێ ئەوە بە نەزەری من یەکێکە لە کارکتەرە سەرچەکان و دووهەم ئەبێ مەسەلەن ئەو هێزانەی کە بە هەر جۆرێک نزیکن لە حکوومەتی تورکیاوە دوور بخرێنەوە لەژێر تەسیری کۆمەلگای کوردستان هێزە سیاسیەکانە فشاری بخرێتە سەر و بەڕێی من ئەبێ هیچ هێزێکی کوردی ڕێگا بەخۆی نەدا مەسەلەن پشتیوانی لە دەوڵەتی تورکیا و ئەجێنداکەی بکە و لە هەمان کاتە سەرڕای ئەوانش ئەزمموی باشووری کوردستان و ئەزمموی ڕۆژاوی کوردستان بە نظری من دوو ئەزمونن کە مەسەن کۆمەلگای نێودوڵەتی هێشتا شانازی پێوەکە نابێ ئەو هەلە لە دەست بدرێ چ دەستگرتن بە پایەکان و چەمکەکانی ئازادی و دیموکراسیەوە و بەرقەرارکردنی مافەکانی ژنان کە لە ڕۆژئاوا زۆرتر بەرقەرارە و لە هەمان کاتە خزمەتکردن و مەسەلەن گونجان و خۆگونجاندن لەگەڵ پێکاتەوە کەمینێتەوەکانی کوردستان و لە هەمان کاتە مەسەلەکانی گەندەڵی و ناعەدالەتی و نایەکسانی بەڕێی من ئەوانەوە کۆمەلگای نێودوڵەتی فۆکەسی زۆرتر لەسەر ئەم دوو ئەزمونە بێ و پشتیوانی لێ بکە و لە ماوەی ڕابردووشتا ئەم دوو ئەزمونە بە هەموو کەموکوڕیەکانیانەوە کە هەیەە چ ئەزمموی باشوور چ ڕۆژاوی کوردستانیش بێ کەموکوڕی نیە قابلی ڕەخەندە ڕەخنەیە بەڵام لە هەمان کاتە دوو ناوچەی گرنگن دوو ئەزمموی گرنگن تا ڕادەیەکی زۆر دیموکراسیان تایە دەسا و دەستکردنی دەسەڵاتیان تایە بەڕێی من ئەوانە گرنگە کە چاوی لێ بکرێ بۆ ئیدامەدان ومانەوەی دوو دقە کاتمان ماوە بۆ هەریەکەتان نیو دقە زۆر بە کورتی چی بکرێ بۆی کە ئەو بەرخۆدانی کۆبانێکە لەوێ کرا و پێکەوە کورد یەکدەنگ و یەکدەست بوو دووبارە ببێتەوە جارێکی تر دوژمنان نەتوانن زەفەر بە کورد بەرن یعنی ئەم دزانن و ji her demê zêdetir niha divê demê da yekîtiyekî Kurda bime pêwîst e ji ber ku pîlanên dewleta Tirk bi taybet û hemû dijminên yê ku dixwazin yanî sîstemekî demokrasî li Kurdistanê çê nebe yanî pîlanekî pir qirêj heye li ser Kurdan niha ême yanî gelê Kurd bi giştî di metirsiyekê de ku carekî din şerê birakî pê dest pê bike ji bo wê jî zor bi aqilane zor bi berjewendiyên teng dînên aliyekî û berjewendiyên berferehên ku hem Kurdan hem neteweya Kurdan hem niştimaniya gelê Kurd bi giştî bidin pêş û yekîtiyekî Kurdî yekîtiyekî xitabê Kurdî çê bikin taybet li Rojavayê Kurdistanê niha dest pêkiriya hêvîdarin em hêvîdarin ku yanî bibe serî û li nav başûr û Rojava û hemû parçeyên Kurdistanê yekîtiyekî netewî were ava kirin. دەستەکان خۆش بێ بەڕێز دڵسۆز یەکبوونی هەر چوار پارچەی کوردستان و هەروەها یەکگرتووی لەناو هێزە سیاسیەکانمان ئێمە خۆمان ئەزانین کە چه هێزێکی سیاسیە ڕێگایە بەوەی کە بەردەوام
پێشەلکاری بکرێ بەرامبەر بە سنوورەکانمان بۆیە پێم باشە لێروکانەوە باسیکین کە ئەم هێزە سیاسیە بەرژەوەندی کورد بەرژەوەندی تاچی کورد زۆر گرنگتر بێ لە لای وەک بەرژەوەندی تاکە شخصی خۆیان و بنەماڵەکان دەستەکان خۆش و بەڕێز لیمان یعنی ji bona yekrêziya gelê Kurd ev ya hêviya her kesekî ye bes pêwîst e em bibêjin kî yekrêziya gelê Kurd çê nake di serî de ez bixwe yanî ji bo pedekê lazim e di serî de ewana bên yekrêziyê û berjewendiyê gelê Kurd biparêzin û rihê ku di Kubanê de hat ava kirin yekîtiya Kurd hat ava kirin ez dibêjim bera yanî pedekê bê ew rihê ku di 2014 de hat ava kirin di nava gelê Kurdê lazim e dagirkera wek dagirkera bibîne û dost û tevgera azadiya gelê Kurd wek tevgera azadiya gelê Kurd bibîne ne wek dagirkera bibîne û dijminê xwe jî wekî ê xwemalî bibîne bixwe ê min ez bang dikim yanî ji bona pedekê bi taybetî gerekî wê yekrêziyê biparêze û bê yekrêziya gelê Kurd دەستەکانت خۆش بێ کاک یوسف زۆر بە کورتی سوپاس دەکەم بەڵێ یان ئێمە تەماشا دەکەن لە ئەزمموی ڕابردووە چەند ساڵی ڕابردووە ئەو بۆ هەموو جیهان وا دەرکەوت کە ئەو وڵاتانی ئەو ڕژێمانەی کە کوردستان داگیر دەکەن ئەو هەوڵانی کە ئەوان هەوڵیاندا کە ئەم ئەزمموانەی کورد تێک بن چ لە ڕێی گروپە چەتەکان و تندڕاوەکانی ڕێی خۆیان بوو کە ئامانجانە لە ڕێ ئەو گروپانەوە پێک نهات ئەم جارە خۆیان هاتن مەدان و هەوڵیاندا ئەو ئەزمموی کە لە ڕۆژاوی کوردستان بە تایبەتی هەیە و چ لە باشووری کوردستان دوای ڕفراندۆم لە ناو ببن ئافرینیان داگیر کرد و سەرەکانی و گرسپیان داگیر کرد بۆی ئەزمموی لە ناوبرن بەڵام دیارە ئەو ئەزمموی کە لە ڕۆژاوی کوردستان هەیە لە باشووری کوردستان هەیە مەترسیەکی گەورەیە ئەزممویەکی دیموکراتە لە چاو ڕژیمە دیکتاتۆریەکانی خۆیانە ئەم ئەزمموانە مەترسیە لەسەر خۆیانە بۆیە ئەوان ئەم سەرکەوتنی ئەم ئەزممونە دیموکراتیانە لە ناوچوونی ڕژیمەکانی خۆیان دەزانن بۆیە ئەبێ هەموو هێزە کوردیەکانیش ئاگادار بن و بەڕوحی بەرخودانی کۆبانەی کەوکاتی کە یەک ڕۆح بوو کوردستان بە تاواتی کرد بە یەک دەنگ و یەک دەست و یەک هەڵوێست ئەو ڕحا پێویستی کورد جارێکتر بە ڕۆحیەتە هەیە بەو گیانە هەیە کە بەیەکڕێزی مامەڕە لەگەڵ دۆخەکەی ئێستا بکەن هەستیارە ڕاستە مەترسیەکان زۆرن بەڵام چانسی سەرکەوتنیش بەقەت ئەوە زۆرن بۆیە بە یەکڕێزی و بە یەک هەڵوێستی حتمما سەرکەوتن بسۆگەرە بۆ گەلی کورد و گەلێکی زیندووە پیشانی داوە بۆ هەموو دنیا کە ئەتوانێت لە ڕۆژێ کە یەکڕێز بێت و یەک هەڵوێست و یەکدەم بێ ئەتوانێت سەرکەوتنی زۆر گەورە بەدەست بێنین دەستەکانە خۆش بە سپاس بۆ هەریەک لە یوسف کوردی ئەندامی نوێنەرایەتی پێدە لە باشوور و لیمان شوێژ نوێنەری کۆنگری ستار لە باشووری کوردستان دڵسۆزەنگەنە چالاکوانی مەدەنی و نورشان حسێن نوێنەری ڕێبەبەری خۆسەر باکوور ڕۆژهەڵاتی سووریا لە باشووری کوردستان دووبارە سپاس بۆ بەڕێستان و ئەنوەر بازگیر ڕۆژنامەنووس دووبارە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بینانی بەڕێز بە یارمەتی هاوکارانم لە پشتی کامێرە و لە کۆنتترۆل پلتفۆرمیم جارشمان پێشکەشکردن هەر شاد